پاراستنی شکۆی پەرلەمان ئەرچی پیشەیی و ئەخلاقیە و پێویستە لە ئاست پاراستنی ئەو شکۆیە دابن و نابێت هەڕەشەکردن بەرامبەر چەند پەرلەمانتارێک ببێتە هۆی سوکایەتیکردن وەک ئەوەی لە دانیشتنی ژمارە 5 ئاسایی ڕۆژی 21 دەی 2021دا ڕوویدا کە سوکایەتیە بە خەڵکی کوردستان و شکۆی پەرلەمانی کوردستان و کە بەرهەمی خوێنی هەزارەها شەهید و قوربانیدانی خەڵکی کوردستانە. خراپترین ئەڵقەی ئەو سیلسیلەیەکە شکۆی پەرلەمان و پەرلەمانتار و میلەتی پێشکێنراوە. بەداخەوە ئێمە ئەمڕۆ داوامان کرد بە پێی پەیڕەوی پەرلەمان پەیڕەوی نێوخۆی پەرلەمانی کوردستان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە دەسەڵاتەکانی ئەوەیە کە شکۆی پەرلەمانە بێ بپارێزێ. بەداخەوە دەسەڵاتی خۆی بەکار نێنا دوای ئەم بابەتەی خستوەتەوە ناو دەنگدان هەر ئەوانەی کە قسەکانیان کردو خۆیان دەنجیان داوەتەوە بەڕاستی. ئەمە شتێکە قابلی قبولکردن نییە، بۆیە بەڕاستی ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ هەڵوێستێکی تونتریش بووین لەمە، بەڵام لەبەر یەکریزی خۆمان بەڕاستی هاتینە سەرەوەی کە بەڵێ هەڵوێستی توندمان ئەبێ پێکەوە ئەگەر بێت و ئەمە چارەسەر نەکرێت. سەرۆکاتی پەرلەمان دەسەڵاتی هەیە ئەبێ ئەو پەرلەمانتارانەی کە بە مەغروری و بە پێشێلکاری پەیڕەوی ناوخۆ تەجاوزەکەنە سەر ڕای جیاواز و بە شێوازێکی زۆر نابەجێ ئەبێ سەرۆکاتی پەرلەمان سزایان بدا مەحرومیان بکات لە کۆبوونەوەی پەرلەمان بە پێچەوانەوە. ئێمە بەڕاستی هەڵوێستی تونترمانە بێ لە داهاتوو. پەرداخەکە پڕ بوو کۆتایی هات ئەو لێبوردنەی کە ئێمە لە ڕابردوو کردومانە، بۆیە ئێمە لە دوێنێوە هەڵوێستمان وەرگرتووە بەرامبەریان بۆ ئەوەی چیتر هیچ پەرلەمانتارێک ڕێگە بە خۆی نەدات پەلاماری پەرلەمانتاری تر بدات جنێ و بێئەدەبی بکا بەرامبەر پەرلەمانتارەکانمان و ئێمە پێمان وایە بەرامبەر هەر پەرلەمانتارێک لە ناو هۆڵی پەرلەمان ئەمە بکرێت واتە بەرامبەر هەموو خەڵکی کوردستان کراوە. بە نقطە نیزامی ڕخنەما لە حکومڕانی و ئەدای حکومەتگرت لە کاتێکە فراکسیۆنی پارتی زۆر بە توندی دابارینە سەرمان و هێرشیان کردە سەر شوێنی دانیشتنی فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن و بە هەڕەشەوە یەک بە یەکمان پەنجەیانی ڕاوەشانین بەدەر لە زمان بڕین بەدەر لە بۆ نمونە هەندێک بەدەم تانەشکێنم هەندێک دەستەواژەی ناشرین و نامۆ